لەوانەیە پێشوە وازانم ئەوە ڕۆشن بوویەوە مەبەستمان لە سروش چییە و مەبەستیشمان لەوەی کە سروش بنەمای کۆبوونەوەیەکی نەتەوەیە چییە؟ ئێمە پێشترەوەمان باس کرد ئەو پەیوەندیانەی کە لە نێو ئەندامەکانی خێڵێکا هەیە و ئەو نەریتانەی کە خێڵێک پەیڕەوی دەکا هەمان نەرید نین کە نەتەوەیەک پەیڕەوی دەکا و لە وشیارەیەکی باڵاترەوە ئەو نەریتانەی کە نەتەوەیەک هەیەی دێنە ئاراوە. بۆچی؟ چونکە لەناو خێڵە زمانی خێڵ لەبەرەوەی زمانی زیاتر زمانی ئیش و تێرکردنی پێداویستەکانە ئەم زمانە گەشە ناکا بۆەوەی گزارش لە کۆمەڵە شت بکات کە شتەکان زیاترن لەو پێداویستە بایۆلۆجیانەی کە هەن. کاتێک ئینسان وشاری بەوە پێیا دەکات جگە لە پێداویستە بایۆلۆجیەکانی پێداویستی تری هەن وەکو پێداویستە ئێستاتیکیەکان سروشتەکان، پێداویستی تریشی لەسەر ئەوانەوان کە پێداویستی ڕوحیەکان. هەتا ئینسان ئیتر ئەوە کێشە نییە لە چە سەردەمێکایە کۆمەڵێک ئینسان ئەوەی وایان لێ دەکا لە گروپێکی خێڵەکیەوە تەحول بکەن بۆ گروپێکی تر جیاواز لەمە و لەناو ئەم گروپا کۆمەڵێ خێڵی تر کۆ ببنەوە، ینی کۆبوونەوەی خێڵەکان. ئەمە پێویستی بە جۆرێکی تر لە حاجاتە، چونکە ئەو پەیوەندیانەی کە ئەم خێڵانە ڕێک دەخاتەوە جۆرێک لە پێداویستی تر هەیە کە ئەم کۆبوونەوەیە دروست دەکات. دەبەرەوە پێداویستیە سروشتە بایۆلۆجیەکان ئەگەر بێت و کۆمەلگایەکی زیاتر لە خێڵیش دروستکەن، ئەو کۆمەلگایە هەرچیە خێڵێکی گەورەیە، ناتوانین پێناسەی نەتەوەی بدەین. کەواتە نەتەوە تاکی نەتەوەیی تاکی خێڵەکی نییە و پێداویستەکانی تاکێکی نەتەوەی پێداویستەکانی ئەوەی کە تەرکیزی لەسەرەتە بەرەم تاکە هەمان ئەو پێداویستیانی نییە کە تاکێکی خێڵەکی تەرکیزی لەسەرێتی. خێڵ هەر ئەو حاجیاتە بایۆلۆجیانەی کە هەیە لە حدودی ئەوە پێداویستەکانی زۆر ناچێتە دەرێ، ینی گرنگی بە شتەکانی تر نادەن. واو جەنگوشتانش کە دەکرێ ینی بۆ زیاتر دەستخستنی ئەو پێداویستیانەیە. خێڵێک دەدا بەسەر خێڵێکی تا ڕووتی دەکاتەوە عەرزەکەی داگیر دەکات، هەمووی بۆ ئەم شتانەیە لەگەڵ مەیلی دەسەڵات. تەمان مەیلی دەسەڵات حەز بۆ دەسەڵات و زاڵیەتی کە زیاد دەکات، خێڵێک لە خێڵەکان دەچێت چی دەکات خێڵەکانی تر داگیر دەکات و دەیانکا بە بەشێک لە جسمی خۆی بەڵام عەسەبیەت دروست دەبێت. ئەم عەسەبیەتە عەسەبەیە ئەم جۆرە لە هین لە گروپ عادەتەن ئەم خێڵانە ڕەبتێکی ئۆرگانیکی لە بینیانە نییە، بەڵام لە کاتی جەنگ و ئەو شتانە ئەمانە دەبێ هەمووی حازر بن جەنگ بۆ خێڵەکەی تر بکەن و لە کاتی باج و سەرانەیان لێ دەستێنرێت و کۆمەڵە شتی لەم بابەتەی کە هەیە وەکو تر لێ دەگەڕێن هەر خێڵە بۆ خۆی لەناو خۆیان بمێنێتەوە بژی. تەبەن ئەمە گەلنە لە مۆزۆی کۆمەلگای کوشتتوکاڵەیە باسیەوە دەکات کە دەسەڵات لە کۆمەلگای کوشتتوکاڵیان بەر لە دروستبوونی دەوڵەتی مۆدێرن، ینی لە ناو ئینفراتۆریەتەکانە چۆن بوو ئەم گروپانە بیر لەوە نەکراوەتەوە بکرێنەوە بەیەک. هەر گروپە و لە شوێنەکە بۆ خۆی ژیاوە، بەڵام دەسەڵاتە ناوەندیەکە چی کردووە؟ بۆ عەسکەری خەڵکەکەی بردووە جەنگ بکەن، باجیشی دەسەندون، هەر ئەمەندە بوو. ئەوانە دێ گەڕاون ئەوانە بە کولتورە سروشتیەکەی خۆیانەوە چی بکەن؟ دانیشن. و ئەوانەی کە فێری ئەو کولتورە ڕسمیە بوون خەڵکانێکی تایبەت بوون، لەبەرەوە خوێنەواری بۆ خەڵکێکی زۆر تایبەت و کەم بوو. زیاتر بۆ ئەوانە بووە کە لە چینی دەسەڵاتدار بوون و بۆ چینی خوارەوە خوێنەواری قەدەغە بوو. ئەمانە عینەکان لە حاڵەتی خێڵەکیا دێڵێتەوە، بەڵام لە عینی کاتیشا دەسەڵاتێکی دەرەکی دەیانکاتەوە بە یەک بەبێ ئەوەی هێنیانکە، ینی لە دەرەوە دەیانکاتەوە بە یەک، لە دەرەوە دەیانکاتەوە بە یەک لە کاتێکە ئەمانە مربوط بەو هێزە دەرەکیەوە یەکن. ئەوانە خۆیان لەناو خۆیان ناچی یەک نین، جیاوازن و ڕەبتیشان هیچ ڕەبتێکیشان بە یەکەوە نین، ینی ڕەبتێکی جەوهەری لە بینی ئەمانانی. ئەمانە بە پرۆسەیەکان نەڕۆشتون، ئەمە کێنراون بە یەکەوە، ئەمانە تێکەڵ نەبوون لەگەڵ یەکە، ئەمانە سیستەمێک کۆیان ناکاتەوە. بێتر ئەو سیستەمە چ سیستەمێک بێت
ئەوە باسێکی تر دەبێت ئەمە سیستەمێک وایان کاتەوە تاوان لە کۆمەلگای مۆدرنە کە کۆمەلگای پیشسازی کشتتوکاری تەواو دەبێت تەکنۆلۆژیا پێش دەکەوێت معاملەکان دادەهێندێن ئەو کاتا و کەسێک کە ئیش دەکات پێویستی بە خوێنەواریە ئالێرا خوێنەواری لا چینێکەوەدا دەبەزێ بۆ کێ بۆ هەموو خەڵک فێربوونی پیشەکان دەبێتە شتێکی ئیشتراکی ینی هەموو کەسێک بۆی هەیە بخوێنی و ئەوەی دێنێ دەڵێ یەکەم جار یەک کەس هەبووە خوێنەوار بێت دواتر گرو نخبەیەک دواتریش لە قۆناغێکی ترا گشت هەمووی دەبێت خوێنەوار جا ئەم پەیوەندیە لە نێوان خێڵەکانە هەیە ئەمانە لە دۆخە سروشتەکە دەمێننەوە بەڵام دەسەڵاتێک دێت چی دەکات ئەمانە هەمووی کۆنترۆل دەکات وەکو جەستەیەک بۆ خۆی وەکو وەسیلەیەک بەکاریان دێن بەڵام کۆبوونەوەی خێڵەکان لە کۆمەلگایەکی نوێیە ئەمانە وەسیلەی هیچ هێزێکی دەرەکی نینەوە کاتە ئەمانە دەبێت ئامانجێک کۆیان کاتەوە لە خۆیانە ئامانجەکە لە خۆیان ئاوێت وەسیلە نەبن بۆ شتێکی تر ینی کۆمەلگاکە خۆی ئامانجی لە خۆیان بێ نەک وەسیلە بێ بۆ هێزێکی تر خێڵەکان وەسیلەن چەکن دەسەڵاتەکان ئەو دەسەڵاتانی کە لە ڕێگەی هێزەوە سەرتەریان بەسەر کردوون ئەوانە تەنها بەکاریان دێنن وەک چەکێک کەواتە پەیوەندێکی ئۆرگانیکی لە نێوان ئەم خێڵانە لەو دۆخە نین لەمی تریشا لە سەردەمی مۆدێرنە سیستەمێک لە دەرەوە دەخرێتە ناویان وەکو مادەیەک مامەڵەیان لەگەڵ دەکرێت ئەمیش هەر لە جاتی ئەوەی دەسەڵاتێک بیان کاتەوە بەیەک سیستەمێک دایان کاتەوە بەیەک کە ئەویش لە دەرەوەی خۆیانەوە نخبەیەک دەیخاتە ناو مێشکیان ینی لە هەردوو حاڵەتەکە جسمی ئەم کۆمەلگایانە بەکار دێنرێ وە شتێکی لێ دروست دەکرێت ئەویان جسمی دەکرێت بە شمشێرێک و شەڕی پێ دەکرێت ئەمیان جسمەکە دەکاتە ئامێرێک و ئیش بکە وەخت عەشیرەتە مینەکانەوانێک کە دەکەونە ژێر دەسەڵاتی ئەوانەوە و ئەم عەشیرەتانە کۆ نابنەوە بە وشیاریە کۆیان ناکاتەوە کە لەوە تەحەولکەن بۆ شتێکی کۆمەلگایەکی تر بەڵکو ئەمانە یا شمشێرەکەن بە دەستی دەوڵەتی عەسەبەوە دەوڵەتی بەر لە مۆدێرن یا ئامێرەکەن بە دەستی دەوڵەتی مۆدێرنەوە کە هی نخبەیە لە دوولا نخبەیەکەم کارانجام دەدەن ئێستا لەسەر ئەوەی کە سروشتیە بەردەوام دەبین و ئەوەی سروشتیە بزانین چۆن دەبێتە بنەما ئایا لەوەوە کە ئەم نەریتانە دەبەخشێن ئیتر چۆن ئەی ئەو نەریتە چۆن دروست دەبێت لە نەریتی خێڵەوە چۆن تەحەول دەکات بۆ نەریتی نەتەوە ئەمە دەبێت بزانین ئایا بە چ پرۆسەیەک ئەم پەیوەندی ئۆرگانیکیە ئەندامیە چۆن دروست دەبێت لە بینی خێڵەکانە و پەیوەندی خێڵەکیەکان نامێنن پەیوەندیەکی نەتەوەیی دروست دەبێت و پەیوەندی تاکەکان لە پەیوەندیەکی خێڵەکیەوە دەگۆڕێت بۆ پەیوەندیەکی نەتەوەیی زانی لای گۆستاڤ لۆبۆن کە ئەم تیۆرە سروشتیە پشگیری لەم تیۆرە سروشتیە دەکاوە مەوزوعی نەتەوە دەگەڕێنێتەوە بۆ بنەماس سروشتیە ئێستاتیکیەکە بزانین چی دەڵێت ئێستا من تەکستەکە دەخوێنمەوە بەرەبەرەیتر لەگەڵیا دەڵێت یەکەم شت کە لۆبۆن باسی دەکا باسی ئەوە دەکا کە ئەو فرمانانەی کە تاکەکان جێبەجێیان دەکەن فرمانی عەقلانی نین ینی مۆزوعەکە لەویان نیە کە ئەم شتێکە ئەم خەڵکە دەیکا خراپە یا چاکە ئەمە لەکوێوە هاتووە لەوە هاتووە کە نەریتێک لەبەرەوەی چۆنیەتیە چاکتر و خراپتر نییە لە نەریتێکی تر ئەمانە شێوازی جیاجیای هێنەکان فەرەزەن نەریتێکی زمانی چاکتر نییە لە نەریتێکی زمانی تر ئەمیش نەریتە و ئەویش نەریتەوە کۆ وایە بڵێ ناتوانێت بڵێ سێوێک جوانترە باشترە لە پرتەقاڵێک یا ئەم قەرانانە بکەیت ئەڵێ مەدەنیەتی هەموو نەتەوەیەک لەسەر کۆمەڵە بنەمایەکی بنچینەی دامەزراوە هەموو سیستەمەکانی ئێستا سیستەمەکان ڕۆشن بووە لە سیستەمی زمانی سیستەمی کۆمەڵایەتی سیستەمی سیاسی ئەوانە هەمووی سیستەمی هونەر و ئەدەبیاتەکەی ئەو شێوازەی کە ئەو میلەتە لە ئەدەبەکەیە لە هونەرەکەیە لە زمانەکەیە لە شتەکانی تریە هەیەی ئەڵێ هەموو سیستەمەکانی ئەو نەتەوەیە و ئەدەبیاتەکەی و هونەرەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو بنەمایان
ئەو بنەمایانەش بۆ پێکهێنانیان پێویستیان بە کاتێکی درێژخایەن هەر بە ئامان شێوە دوای زەمانێکی دوور و درێژیش لەناو دەچن یعنی ئەمانە کاتێکی زۆریان دەوێت تا ئەو سیستەمە لە سیستەمێکی خیاڵێکی بچووکەوە کە کۆمەڵی وەزیفە جێبەجێ دەکات وە کۆمەڵی حاجات تێر دەکات بگۆڕێ بۆ سیستەمێکی ترکە حاجاتی باڵای هەیە باڵاتر لەوەی کە خیاڵەکە هەیە ئەمە ئەڵێت زەمانێکی زۆری دەوێت تا دروست بێ و کە دروستیش بوو زۆر بە زەحمەت لەناو دەچێت دوایەوە دەڵێ چی دەڵێت دەکرێت بنەماکە خراپ بێت بەڵام خراپیەکە تەنها بۆ کەسانی بێڕۆشن دەردەکەوێت یانی دەکرێت ئەو بنەمایی کە ئەم نەتەوەیە لەسەری کۆ دەبێتەوە شتێکی خراپ بێت بەڵام ئەم خراپیە تەنها بۆ کێ دەردەکەوێت بۆ کەسانێکە بیڕۆشن و بە شوێنیانەوە تەمەنع لێراوە یەکسەر دەوڵەتەکە ئەوەی کە باسی دەکانێتەوەکە دەبێتە عەسەبە لێرەوە یەکسەر چی حکم دەکات ینی لێرە ئەساسەکەی ئەساسێکی باشە بەڵام جێبەجێکردنەکەی کە بیری لێ دەکەیتەوە یەکسەر دەچێتەوە ناو تیۆرەمادیەکە و دەچێتەوە ناو مۆزوعی هێز و دەسەڵات و ئەوانە دواتریش ئەوە ڕۆشن دەبێتەوە ئەڵەیە بەڵام لە دیدی خەڵکی هەموویەوە ڕاستێکی جێگیرە و سەردەمەکان تێدەپەڕێنە و پێی کاریگەر دەبن و ئەویش بە ناویاندا دەگوزەرێت هیچ ڕایبازێک لە ڕێبازەکان گرنگ نییە بە ڕێژەی ئەو کاریگەری نەبێت کە لەسەر دەرونی ئەوانە دای دەنێت کە پەیڕەوی دەکەن ئەوەش کە پەیوەندی بە هەڵە و ڕاستەوە هەیە مەسەلەیەکی تیۆریە و جێ گرنگی نیە لە لای حەکیمەکان بووە کاتێک بنەمایەک دەچێتە ناو زەینی عامەی خەڵکەوە دەبێت من بۆ هەموو دەرەنجامەکانی کەش بکرێت گەرە و بنەمایە ڕاست بێ یا هەڵە هەندێک لەوەی کە ئەم بوونەی پڕ کردووە هەندێکە ئەمە هەندێکە لەوەی کە ئەم بوونەی پڕ کردووە لەو زۆرکاریانەی سروشت و مرۆڤ هیچ چارێکی نییە جگە لەوەی کە بچێتە ژێر حکومیان یانی ئەمانە چین شتانێکی جەبریل اختیاری بە تەمانە و دەیە پێمان بڵێ چی یعنی ئەو خەڵکە حەزی بە هەر شتێک کرد ئەو شتە باش بێ یا خراپ بێ جەنگی بۆ دەکەن و ئەمە علاقەی بەوە نیە ئەو شتە چاکە یا خراپە تەمانە ئەمە ئەگەر سێری شیکەین بە هێن دەبینین لەسەر ڕەمزێک کە تابۆیە دەسی لێ بدرێ خەڵکێکی تر دەسی لێ دەدا شەڕێکی گەورە هەڵدەگیرسێ لەسەر ئەوەی کە لەسەر ئەم وەشتانەگەیە لە ناو ئەم نەریتانە دەبنە مقەدەس هەر کەس دەسی لێدا ئەوە چییە سزا دەدێ تەبەن ئەمە خۆی دژی چییە دژی سروشتە بۆچی چونکە ئەوەی ئەو نەریتەی کە سروش داهێناوە هەر سروش خۆشی چی دەکات دەیگۆڕێت سروش دەیگۆڕێت بەڵام ئەوانەی کە ئەمانە دەکەنە تا بۆ وەکو نەگۆڕ دەهێڵنەوە ئەوە لە شتێکی سروشتیەوە دەکەن بە شتێکی مادی لە شتێکی سازەوە لەگەڵ کۆمەلگاکە دەیکەن بە شتێکی ناساز بۆ ئەو تەبیعەتە چونکە ئەو تەبیعەتە بەردەوام پێویستی بەوەیە نەریتە تازەکانی خۆی دابێنێ بۆی ئەوانەی کە لەگەڵ خۆی ئاسازن و لەوانەیە ئەمە بە ئەم پرۆسەی گۆڕانی نەریتە تەمان بە شکلێکی خاو دەڕابڕێەوە هەنێ ئەوە بە سەریعی ناڕابڕێەوە تۆ ئێستا ئەگەر سەیری زمانی کوردی بکەیت لە پێش ڕاپەڕین و تا ئێستا جۆرێک لە گۆڕانی بەخۆوە دین و بەس گۆڕانەکە زۆر خاو و زۆر دیار نیە و ئەو نەریتانەش تەمان هەر ئەگەر بە سروش فعلەن سروش فعال بێ ئەو نەریتانە گۆڕانیان بەسەر و سروش هێزی گۆڕانە نەک هێزی جێگیرکردن بەڵام کاتێک لە ناو خێڵێکە کۆمەڵێ نەریتەیە نەریتەکان بوون بە نەریتی مقەدەس و هەر کەس دەستیان لێ بتە ئەو نەریتانە ئەوە چیە سزا دەدێ لە سەریان ئەو نەریتانەی چی کردووە خێڵە جێگیری کردو ئەمە زۆر نزیکە لە بە مۆدێرن بە ستانداردکردنی زمانەوە ینی ئەمان ئەمان ئیشە ئەوەی لە بە سروشتی ڕوو دەدا لە ناو خەڵکە دەدێتە دەست کۆمەڵی خەڵک ئەو خەڵکە مەسوول دەکرێت لەوەی هەر کەس دەستی بی گۆڕە چیە سزا بدێ یعنی لێرە سروش کە دەکرێت و ئەو شتە بە جێگیری دەمێنێتەوە و دەشە پێندێت لەبەر ئەوە سروش بەعکسەوە جێگیرەکان دەگۆڕێت بەڵام لێرە ئەو دەڵێکی ئەوە ئەلە جەبرێکە کە
ئینسان ناچارە بیکە. طبعا ئەو دێ دەڵێ لە بۆ ماوەناسیە جاکردنەوەی مرۆڤ وەک جۆرێک لە جۆرەکانی زیندەوەر کار لەسەر ئەوە دەکەن بۆ ماوەناسەکان دوای جاکردنەوەی مرۆڤ وەک جۆرێک لە جۆرەکانی زیندەوەر کار لەسەر ئەوە دەکەن کە لە ناو مرۆڤەکانیشدا جۆرەکانی مرۆڤ لە ڕێگەی ئەو جیایە جەستەیانەی کە لە نێوان مرۆڤەکاندا بەڕوونی دیارن جا بکەن. یعنی لە ناو مرۆڤ جۆرێکە لە جۆرەکانی زیندەوەرەکانی تر، بەڵام لە ناو مرۆڤیشا کۆمەڵێک جۆری مرۆڤ هەیە، بۆ نمونە ڕەشپێست هەیە، سپی پێست هەیە، سوور پێست هەیە. یعنی هەر بەوە نەوەستاون کە مرۆڤ وەکو جۆرێک جیاکەنەوە. لە ناو مرۆڤیشا مرۆڤیان کردووە بە ڕەگەز کۆمەڵێک جۆریان لێ خستووەتەوە، وەکو ڕەشپێست و ئەفریقایی و ئەمریکایی و فلانی و فیساری. طبعا ئەمەش لە ڕێگەی چەوە کراوە؟ ئەمەش بە پشتبەستن بووە بە ڕەنگی پێست و شێوە و قەبارەی ئەسکە پەیکەری مرۆڤەکان. هەر ئەو جایانەوەیان کردووە و بۆ چوونە لەبارەی جیاوازی مرۆڤەکانەوە زاڵ ببێت کە وای بۆ دەچێت مرۆڤایەتی فرە بنەچەیە و یەک بنەچە نیە. ئەو زانە کۆنە پارێزانەی کە ڕەچاوی نەریتە ئاینەکان دەکەن پێیان وایە ئەو جۆرانەی مرۆڤ خێڵ و گەلەکان. ئەم دابشکردنە ڕێگە نادات بە دابشکردنی ڕەگەزی مرۆیی تەنها بۆ کۆمەڵە جۆرێکی گشتی و کەم و کورت نەبێت. لەگەڵەوەشدا لە ناو نەتەوەکاندا نەتەوە هەن کە لە دەستەکانیانە و خلقەتیاندا لێکچوون هەیە و لە هەست و سۆز و کار و کردەوەکانیاندا زۆر جیاوازن و بەمەش بە ئامان شێوە لە مەدەنیەتەکەیان و بیر و باوەڕەکانیان و هونەرەکانیاندا جیاوازن. یعنی لێرە دوو شتەیە دەبێت ئێمە لەیەکی جاکەینەوە. هەڵە بۆ ماوەناسەکان و ئەوانەی کە لە بواری بۆ ماوەناسی و بایلۆجیا ئیش دەکەن و پێیان وایە دەیانەوێت جیاوازیەکان بگەڕێننەوە بۆچی؟ بۆ ئەوەی کە بایلۆجیە و ئەوەی کە فیسیۆلۆژیە و بۆ قەبارەی کە لەسەر و بۆ ڕەنگ و ئەمانە. هەڵە کاتێ دێن ئەم جیاکاریانە دەکەن و لە ڕێگەی ئەمانەوە دەڵێن ئەمانە گەلە جیاوازەکانن. ئەڵێ ئەمە کۆمەڵە جۆری زۆر کەمت دەست دەکەوێت لەرە و ئەوان ئەم جۆرانە بە چی دادەنێن؟ بە نەتەوە دادێنن. عەلا ئەساس نەتەوە لێرە تەمان لەسەر ئەساسی چییە؟ ئەساسە بایلۆجیەکەیە، لەسەر ڕەنگی پێست و کە لەسەر و ئیتر ئەمە دەبێتە شتێکی ڕەگەزی، ئەوەی کە پێی دەڵێن ڕەگەزپەرستی ئەلێرەوە دەکەوێتەوە. ڕاستە ئەم لێرە نەفی دەکا، بەڵام لە شوێنێکی ترە بەهۆی مەوزوعی زاڵبوونی ئەوەی بەهێزە بەسەر ئەوەی لاوازە جارێکی تر ئەمیش چی دەکا؟ ئەمیش دەچێتەوە نەو ئەوەی کە ئەوەی بەهێزە دەبێ هەبێت، ئەوەی بێهێزە دەبێت لە ناوچێت، ئەوەی بێهێزە دەبێت ڕابەر بێ، ئەوەی بێهێزە دەبێت ژێر دەستەی ئەو بێت، و ئەوەی بێهێزە دەبێت شوێنی ئەم بکەوێت و گەشتەکانی ئەو خراپن نەریتەکەی خراپە لێراوە دووزەوێت. جا لێرە ئەوەی بە نسبەتی ئەوەی کە بایلۆجیە شکل و شێوە شکل و ڕەنگ و ئەمانەی کە لە مرۆڤەکە هەیە، یانی ئەو ڕواڵەتە بایلۆجیە دەرەکیانەی کە بایلۆجیا و بۆ مەوەناسی لێ دەکۆڵێتەوە، ئەمانە نابنە ئەساس. بۆچی؟ چونکە دەڵێ ئێمە زۆر ئینسانمان هەیە لە ڕووی شکل و شێوە و قەبارەی کە لەسەر و ئەمشتانە و ڕەنگی پێستەوە ئەمانە لەیەکەوە نزیکن ناوشەون کەچی لە چیا جیاوازن؟ سێر دەکەن هەرەکەیان مەشاعرێکی جیاوازیەیە وەکو لە مەدەنیەتەکەیە جیاوازە، جۆرێک لە خان و بەرەوشتی جیاواز دروست دەکات، کولتورە کۆمەڵایەتەکەی جیاوازە، ئەمانیان جیاوازە کەواتەوەی جیاوازیەکان دروست دەکات و ئەوەی دەکرێت بکرێتە بنەماینەتەوە خاصیەتە بایلۆجیا شکڵیەکان نین، خاصیەتە شعوریەکان. یعنی ئەو خاصیەتە شعوریانەی کە ئەو هەر پێی وایە سروشت بە ئێمەی دەدا، ئەویشە سروشت بۆ ماوەیی دەگوازێنەوە. چۆن ئەویتر بۆ ماوەیی دەگوازێنەوە؟ هەست و مەشاعر و سازی و ئەوەی کە نەریتەکان و زمانەکان کە لێ و پێیا دەبن، ئەمانەشە چۆنن؟ ئەمە لەنەوەیەکەوە بۆنەوەیکی تر دەگوازێتەوە. طبعا ئەو خەڵکە و کاتە دیفاع لە چی دەکا؟ دیفاع لەوە دەکا ئەم وا دەڵێ کە عەقلانێتی تیانە بوو، ئەو کاتە تۆ دەڵێ ئەم شێواز و نەریتەی کە من هەمە لەوەی تۆ ڕاسترە، کەواتە تۆ دەبێت پێڕەوی لەمەی من بکەی، لەبەرەوە لەسەر دیفاعکردن لەسەر نەریتەکانی خۆ ئێستعدادی هەیە بەرامبەرەکە لە ناوبەرێ. ئەمە چییە؟ ئەمە شتێکی ناعەقلانیە.
ئەمە شتێکی ناعقلانیە چونکە یاسا لۆجیکیەکان لە وتمان لەم شوێنە ئیش ناکەن عقل لێرە ئەمە مەجای عقل نییە بڵێ ئەم نەریتە لە ویتریان باش ئەمە مەوزوعی باش و خراپ نیە ئەمە شێوازە باش و خراپ لە فەرمانەکایە یعنی کێشەکەی کێشەی باش و خراپ لەوە نییە کە ئێمە چۆن بە چ شێوەیە ئینسان بکوژین ئەوەی خراپار خۆی ئینسان کوشتنەکە خۆی خراپە بەڵام بە چ شێوازێک دەیکوژی زەهری پێدەدەی یا دەکەی بە پەتا یا پارچە پارچەی دەکەی ئەم شێوازانە شێوازی خراپ و چاک نییە هەمووی کوشتنە کەسیان خراپتر هیچ کامیان خراپتر نییە لە ئەوی لە ویتریان بەس ئێستا خراپ و چاک کراوە بەم شێوازانە یعنی کەسەکە بە نەرمی بکوژێتەوە باشیت بەڵام کەسەکە بە توندی بپارێزە تۆ خراپی بە توندی بیپارێزە خراپی ینی بە توندی بیکوژە یا خراپ یا شتێکی تر یعنی ئەم کوشتانە حەسە بە شێوازەکەت با نەرم دێ ئیتر مادام شێوازەکە نەرمەکەواتە تۆ باشی بەڵام تۆ بە شێوازی نەرم زۆر جار من دەکوژیت و نەرمەکەت دەمکوژێ نەک ڕقیەکەت جاری وایە ڕقیەکەت ئەو بەرامبەر توندیەکەت بەرامبەر بە من زیندوم دەکاتەوە و بەڵام نەرمەکەت دەمکوژێ ئەمانە چین ئەمانە شێوازن ئەمانە تۆ ناتوانانی باسی فرمانەکەی کە لە پشتیانە جێبەجێ دەکەن ئەوە خراپ و چاکەکە دیاری دەکەن تۆ بە ناحەق کەسێکت کوشت بە نەرمی بیکوژی هەر خراپە بە ڕقی بیکوژی بە توندی بیکوژیە خراپە هە کوشتوتەوە وە شێوازەکە نییە کەسێکی شت لە بە حەق لە مردن لە شوێن شتێ ڕزگار کرد بار شێوازێک ڕزگاری دەکەی شێوازەکەی نییە پەتی بۆڵ دەدەیتە خوارێ خۆت شۆڕ دەکەیتەوە دەچیتە خوارێ ئەو شێوازێک کە هەتە ئەمە لە مەسەلەکە لە چاکی و خراپی مەسەلەکە ناگۆڕێت تەبەنە و دێت لە لایەکی ترەوە تەمامە ڕخنەی چی دەکات ڕخنەی ئەوە دەکات کە ئەو خاصیەتە بایۆلۆجیانەی کە هەن ئەمانە نابنە ئەساسی کۆبوونەوەیەکی نەتەوەیی بەڵام ئەو خاصیەتە شعوریانە ئەو سازیانە ئەوەی کە تەبیعەتە نەک ئەوەی تەبیعیە ئەوەی تەبیعەتە ئەوانە دەبنە چی دەبنە ئەساس یعنی چی یعنی ئەوەی کە لەگەڵ تەبیعەتی مناسازە یەک دێتەوە ئەو گۆرانیە کە لەگەڵ تەبیعەتی مناسازە و ئەو نەریتە کۆمەڵایەتی لەگەڵ تەبیعەتی مناسازە و ئەو شێوازانەی کە لەگەڵ تەبیعەتی مناسازن ئەمانە چی لەسەر ئەم ئەساسە نەتەوە دروست دەبێت تەمەنە و دەڵێ کۆمەڵە جیاوازێکی تر هەیە لەوەی کە ئەم جیاوازیانە نەتەوە دروست دەکەن وەکو ئاین و زمان و ئاین و کۆمەلگای سیاسی لایلۆبۆنە و بنەما کولتوریەش دەست نادا بۆ جیاکردنەوەی نەتەوەکان لە یەکتری ئەوەی لای ئەو دەبێتە بنەمای جیاکردنەوەی نەتەوەکان کۆمەڵە سیفەتێکی ڕەوشتی و عەقلی دەوان لێرە دەڵێ عەقلی لە کاتێکە لە ویترا دەڵێ ئەمە هیچ عەقلانیەتێکیان تیانی کە کار لە پەرەسەندنی نەتەوەکان دەکەن و لە پشت سیستەمەکان و هونەرەکان و بیرروباوەڕەکان و کۆدەتا سیاسیەکانەوە پەنهانن ڕوحی نەتەوەش لە کۆی ئەو سیفەتانە پێک بێت یانی چی یعنی کۆمەڵە بنەما هەیە ئەو بنەمایانە ئەو چۆنیەتیانە دروست دەکەن ئەو سیستەمانە دروست دەکەن فەرەزەن ئەم بنەمایانە وا دەکەن تۆ لە زمانەکە تا زمانی کوردی ئەو شێوازەی هەبێت بەڕێوە ژانی کۆمەڵایەتەکەی ئەو ینی زمانی کوردی ئەو سیستەمەی هەبێت بەڕێوە برنە یاسا کۆمەڵایەتەکانی ئەو یاسایان بنوە و سیستەمە بێت هونەرەکەی ئەوە بێت ئەمە کۆمەڵە بنەما هەن هەموو ئەمانە چی دەکەن ئەمانە دیاری دەکەن لەبەرەوە ئەمە هەریەکەیان بە تەنیا خۆی چی نییە نابێتە ئەساس بۆ بوونینەوە فەرزەن ناتوانین سیستەمە زمانیەکە بکەین بەچی بڵێن ئێمە لەسەر ئەساسی ئەوەی کە زمانەکەمان سیستەمە زمانیەکەمانەکە لا کۆبوونەوەیکی نەتەوەیە نە ئەو بنەمایەی کە وای کردووە ئەم سیستەمە زمانیان ئاوا بێت و بە شێوەیەکی تر نەبێت ئەمە دەمانکاتەوە بەیەک ئەو بنەمایی کە تەحدیدی سیستەمە جیاوازەکان دەکەن ئەم بنەمایەش ئەو پێی وایە کۆمەڵە خاصیەتن خۆی خاصیت نین کۆمەڵە بنەمان ئەگەر واش بێگەوە خۆی کەوتێڵێ ئەمانە لە زەمانێکە لەناو کۆمەڵە گروپ کە تێکەڵ دەبن لەگەڵێکە دێنە ئاراوە لە دەرەنجامی ئەوە زمانی هەموو گروپەکان دەگۆڕێ بۆ جۆرێک لە زمان جۆرێک لە کۆمەلگا جۆری ئاینەریتەکان هەموو گۆڕانیان بەسەرادی حەسەبە
تێداویستی ئەو کۆبوونەوەی کە کۆبوونەوەیەکی سروشتیە وە کۆبوونەوەیەکی خێڵەکی و خوێنی و بایلۆجین کە دەڵێن خوێنی مەبەسمان بایلۆژیە ئەوەی کە ئەم نەفی دەکاتەوە کە دەڵێن سروشتی مەبەسمان لە جیاوازیەکانە ئەفدانی نەمانە چۆن دیاری دەکەن خاصەکە ئەڵێ ئەمە ئەگەر بچینە ناو نەتەوەیەکی لەو بابەتە کاتێک سێری خەڵکەکەی دەکەین لە ناو کۆی خەڵکەکە شتێکی ئاوبەش دەبین ئەم کۆمەڵە خاصێتی ئاوبەش دەبینین کە گشتین لە هەمویانە هەن ئێمە یەکەم جار دەچینە ئەو شارە ئەو خاصێتە گشتیانە دەبینین یعنی ئەوەی گشتیە دەبینین وردە ئەوەی فەردیە نایبینین یعنی جیاوازیە فەردیەکان کە لە نێوان تاکەکانە هەیە ئێمە نایبینین بەڵام جیاوازیە گشتیەکان دەبینین ئەهینە عەفوەن ئەوە دەبینین کە گشتیە ئەوەی کە گشتیە ئەمە چین ئەمە خاصیەتە نەتەوەیەکانن ئەو خاصیەتانن کە ئەو پێی وایە بە بۆ ماوەیی گوازراونەتەوە فەرزەن خەڵکێک دێتە ناو هەورامان دەبینێ ئەم خەڵکێکی سەلامەت و لا شەڕ و کۆمەڵە لەم خاصیەتانەی تایە ئەوانە چی خاصەتی گشتی هەندێک دێ بە گشتی هەستی پێ دەکا ئەوانە شکلی گشتی ئەمانە شتەکان تاکە کەسین باشە ئەمە ئینە گشتیەکەن جا ئەمەی گشتیە ئەو ناوی دەنێ حەدی وەسەط طبعا ئەمەی گشتی ئەم خاصیەتە گشتیانە لە هەموو تاکەکانە وەکو یەک بەرجەستە نەبوو تاکێک زیاتر بەرجەستەی کردووە تاکێک کەمتر لەو بەرجەستەی کردووە ئەمە زان وەکو چی وایە ئەگەر لە شکوشێوە ئەمە ملاحەزە بکەین فەرزەن ئێمە یاریەک دەبینین سینیەکان دەیکەن سینیەکان بۆ ئێمە هەمویان لە یەک دەچن ناتوانین جیایان کەینەوە کۆمەڵێ شکلێکی گشتی هەیە هەمویان هەیەانە ئێمە تەرکیزمان لەسەر شکلە گشتەکەیە لەبەرەوە ناتوانین جیایان کەینەوە بەڵام ئەگەر زەمانێک لەگەڵ ئەو یاریە بەرینە سەر ئەو کاتە بەرەبەرە جیاوازی فەردیەکان دەردەکەون ئەو کاتە ئێمە دەتوانین یاری ئەوانەی یاری دەکەن جیایان کەینەوە بیان ناسینەوە بزانینەوەی تۆپەکەی پێیەکەیە و ئەوەی تۆپەکەی بۆ هەڵدەدرێکێ و ئەوانە لە یەکتر جاکەین بەڵام کاتێک کە یەکەم جار سێر دەکەین لەگەڵ ئەوەشە ناوەکەی دەبیستین کام ناوە جیاوازە و دەزانین ئەمە کۆمەڵە کەسی جیاوازن بەڵام ئێمە هەروە دەزانین ئەوەی تۆپەکە دەوەشێنە و ئەمەشکە وەری دەگرێت هەرەمان هەر خۆیەتی یەک کەس دەبینین یعنی یەک کەس لەناو هەموویانە دەبینین ئەم یەک کەسەی کە لەناو هەموویانە دەردەکەوێت ئەمە هەڵگری خاصیەتە ئەمە خاصیەتە هاوبەشەکانن ئەمانن کە نەتەوەکە لەسەری داگەمەزرێت طبعا دەڵێ چی ئایا ئەوانە لەکوێوە دێن ئەڵێ ئەوەی لەو شارەدا بۆ یەکەم جار سەرنجی ئەو ڕادەکێشێت ئەو سیفەتانن کە لەناو هەموو خەڵکەکەیدا باون هۆی ئەمەش ئەوەیە کە ئەو کەسە زۆر تووشی دەرکەوتنی ئەو سیفەتانە لەواندا دەبێتەوە ینی سیفەتە گشتەکان بەڵام جیاوازیە کەسیەکان بەهۆی دووبارە نەبوونەوەیانەوە بەسەریاندا دەگوزارێت پوختەی ڕابردووینەتەوەی ئەمە زۆر گرنگە بۆ تێگەیشتن لە فکرەکە پوختەی ڕابردووینەتەوە و میراتی باو و باپیران و هۆکاری ئەو پوختەی ڕابردووینەتەوەکەوە میراتی باو و باپیران هۆکاری ئەو جوڵەیەن کە نەتەوە لەسەری دەگوزارێت وا دەردەکەوێت کە ئەو سیفەتانە لە تاکەکانی یەک نەتەوەدا زۆر جیاوازن بەڵام ئیستقرا پشتگیری ئەوە دەکات کە زۆرینەی تاکەکانی ئەو نەتەوەیە لە سیفەتە سایکۆلۆجیە گشتی و جێگیرەکانیاندا کە وەک سیفەتە جەستەیەکانیان جێگیرن هاوبەشن ئەمە ڕۆشنەوە بزانم لەسەر ئاساسی ئەو ڕۆشنکردنەوەی پێت بوو ئەمانەش جۆرەکەیان لە جۆری تاکەکانی نەتەوەیەکی تر جیا دەکرێتەوە سیفەتە سایکۆلۆجیەکانی هەر تاوان سیفەتە سایکۆلۆجیەکان مەبەستی لەو سیفەتانەیە کە من وتم سروشتین ئەو دەڵە سایکۆلۆژی هەر وەک سیفەتە جەستەیەکان بۆەوەی لاینەکە جایکاتەوەی کە بایلۆجیە ئەنێ ئەوەی سروشتیە بۆەوەی لەوەی کە بایلۆجیە لە خاصیەتە بایلۆجیەکان جاکاتەوە ناوی دەنێکی سایکۆلۆژی هەر وەک سیفەتە جەستەیەکان لەگەڵ نوێبوونەوەی وەچەکاندا بەڕێکخراوەیەکی بەردەوام ئەوانیش نوێ دەبنەوە یعنی ئەمانیش بە شکلێک وەکو خاصیەتە بایلۆجیەکان ئەوانیش لە نوێبوونەوە هەتا بەرەبەرە ئەو خاصیەتە جێگیرانە دێنارەوە ئەوە تەبان لێرە شێگەیە زۆر گرنگە ئەو باز دەکەم و ئیتر نازانم هەز دەکەم بەم دەستە تەواو نابێ و زۆریش لەگەڵ یا ڕۆشتی بەس هەڵ دەدەم تەواوی کەم
لەبەرەوە تێکستەکە ناتوانم بخوێنم. یەکێکی تر لەو شتانەی کە هەیە ئایا تاکی نەتەوەی بەرهەمی کێ؟ تاوان لای ئەو سێەوە کار هەیە کار دەکەنە سەر ئەم تاکە کەس لە کۆمەلگا. یەکێکیان ژینگەیە دەوروبەرە ئەوەیە کە لە کیۆرە مادیەکە احتمالی دەخرێتە سەر ئەوەی لە دەرەوە تۆ دەدەی بە سیستەم دەخێتە ناو تاکەکان. ئەمە کاریگەری سیستەمە دەرەکیەکان و نەریتە دەرەکیەکانە لەسەر تاک. تاوان لای کیۆرەکەی تر ئەمە هەر ئەمە هەیە، ئەمەت خستە ناوی ئیتر ئەو تاکە ئەوەیە، شتی تر نییە. لای ئەم لاوااسترین کاریگەری لەسەر تاکی نەتەوەی ئەم شتە دەرەکە، ینی ئەوەیە کە لە پەروەەردە بەش وەکو پەروەەردە دەدێ بە تاکەکە لە دەرەوە دەدێ هی خۆی نییە. ئەمە چیە؟ ئەمە لە هەمووی کەمتر کاریگەری هەیە لای لۆ. تاوان کۆمەڵە خاصێتی تریژەن هی خێزانن، کۆمەڵە خاصێتی تریژەن هی باو باپیران. ئەوەی کە هی باو باپیرانن جیاوازن لەوانەیە کە هی خێزانن. ئەوانە هی خێزانن لە هی دایک و باوکەکەن، ئەوە خاصیەتە تاکە کەسیەکان دیاری دەبێت. یعنی ئەوەیە وا دەکات تاکێک لە ناوە کۆمەلگایە لە تاکێکی تر جیاواز بێت. بەڵام ئەوانەی خاصەتی باو باپیرانن کە بە درێژایی زەمن گوازراونەتەوە و دروست بوونوە تا ئەو شکڵە گشتیان دروست کردووە، ئەمانەیان خاصەتی کۆیین نەتەوەیین. ئەمە کاتێک ئەم خاصیەتانە لە ناو تاکێکە بەهێز دەبن خاصیەتە گشتیانە، ئەو تاکە تاکێکی زیاتر نەتەوەییە لە تاکێکە ئەو خاصیەتە فەردیەکان تایە هێنن. لەبەر ئەوە ئەم تاکە نەتەوەییە دایمە مەیلێکی بۆ ئەوە هەیە کە گشتیە، نەک ئەوەی کە شخصی و فەردیە. وە تاکی نەتەوەیی ئینتیما دەکا بۆ کێ؟ بۆ ئەوەی شتانەی کە نەتەوەیی و گشتی بۆ شتە بنەما گشتیەکان، بۆ خاصیەتە گشتیەکان. لەبەرەوە خاصیەتی گشتی لەناو ئەم تاکە زیاتر ڕۆشن دەبێتەوە. وەرەم تاکانەش دەکرێنە تاکی نمونەیی، ئەو تاکانەی کە لەناو کۆمەلگا دەبن بەڕەمز، بەهۆی ئەوەیە کە چی دەکەن؟ ئەم خاصیەتە نەتەوەییانە توانیویانە سەرکەون بەسەر خاصیەتە فەردیەکانیانە. یعنی لێرە ئەوەی کە هی باو باپیرانە سەیتەرەی کردووە لەسەر ئەوەی کە هی دایک و باوکە، چونکە ئەوەی دایک و باوک خاصیەتە تاکە کەسیەکانت پێ دەدا. ئەوەی هی نەتەوەشە خاصیەتە گشتەکان کێ پێ دەدا؟ ئەوەی کە لە باو باپیرانەوە تا ئێرە هاتووە. یعنی ئەو شێواز و چۆنیەتیە گشتیانت پێ دەدا کە نەکەرتۆ هەر تاکێکی ناو ئەو کۆمەلگایە جیا دەکاتەوە لە هەر تاکێکی کۆمەلگایەکی نەتەوەیی تر. ئەو کاتە نەتەوەکان بەچی جیاوازن؟ ئەوەی جیاوازیان دەکاتەوە خاصیەتە فەردیەکانی کەسەکانی ئەو خاصیەتە گشتیانن کە هەن. کەواتە تاکەکانی ناو نەتەوەیەک چەند خاصیەتە گشتیەکان تیایانە بەرجەستە ببن، ئەوە ناو نەتەوەیە درەوشاوەترە. چەند خاصیەتە فەردیەکان زاڵ بن لەسەر خاصیەتە گشتیەکان، ئەوەندە ئەو خاصیەتە گشتیانە ون دەبن و ئەوەندە نەتەوە ون دەبێت و ئەوەندە پەیوەندی ئەوەندە جیاوازی پەرە دەسێنێ و ئەو کاتە ئەوەی سروشتە دێ ئەمە هەڵدەوەشێنێتەوە. تامان ئەمەش ئەو پێ وایە لە ڕێگەی پرۆسەیەکی مێژووی دوور و درێژەوە و تێکەڵبوونێکی زۆرەوە ئەمە ڕوودەدا. ئەمە ڕۆشنە لاتان شتێکی تریژە ئەویش باز دەکەم. طبعا ئەوەی گشتی و نەتەوەییە لە ناو میلەتێکە لە دەرکەوتەکانیان مەرجێ لە هەموو دەرکەوتەکانیان شەوق بداتەوە. یعنی بۆ نمونە لە نەتەوەیەکە لەوانەیە لە هونەرەکەیە ئەم خاصیەتە گشتیانە دەرکەون و هونەرەکەی ببێتە هونەرێکی باڵاو ببێتە، یعنی بوونی نەتەوەی ئەو کۆمەلگایە لە ناو هونەرەکەیە ئاشکرا ببێ. هەیە لە ناو سوپاکەیە، هەیە لە ناو ئیدارەکەیە، هەیە لە ناو سیاسەتەکەیە، هەیە لە ناو هەر یەکە لەوانە لە شتێک لە شتەکانیانە ئەم بوونە کۆییە بەرجەسە بێت. کەواتە لای ئەم لۆبۆن هەموو نەتەوەیەک لە هەموو بوارێک لە بوارەکانە بوونە نەتەوەیەکەی کارا نابێت، بەڵام بۆ معنانیە لە بوارەکانی تیشا کارا نابێت، بەڵام ئەوەی شەقدار و دەدەوشێتەوە تایە یەکێک دەبێت لە بوارەکە. بۆ نمونە ئێستا سامیەکان لە ئاینە
ئەو هێنە دەرکەوتی کردو ئەوەی کە گشتێ بەڵام گریکیەکان سەر دەکەی لە فەلسەفە هینێکی تر میلەتێکی تر لە شتێکی تر هەر میلەتێک لە شتێک لە شتەکان ئەوەی دەمێنێتەوە شتێکی ترە کە ئەوە بە کورتی باسی دەکەم تامان لێرە ئەوەندە شت دێنێتەوە بۆ ئەو شتانی کە دەیڵێ بەداخەوە دێرە ناکرێت بکەم باسی کەم کاتەکە کەمە ڕەگەز پەرستی لە تیۆرەکەی تیۆرە سروشتەکەی لەو بوون زانی لە کێوە ئەم ڕەگەز پەرستیە دروست طبعا ئێمە وتمان ئەمە باز دەکەم وتر تەواو دەبین ببوورن ڕەگەز پەرستی لە کێوە دروست دەبێنم تۆ و لە کوێ بیرکردنەوەکانی لۆبۆنا دەردەکەوێت لۆبۆن پێی وایە ئەو خاسیەتانەی کە بە بۆماوەیی دەگوازێنەوە و میلەتێک تەشکیل دەکەن بۆ نمونە لەناو ئەفریقیەکانە کۆمەڵێ خاسیەتی لاوازن بۆیە ئەفریقیەکان حەزارەت و پێشکەوتنیکی فلانی فیساریانی بۆیە ژێردەسن بۆیە یعنی ئەمانە سەبەبی خراپبوونی ئەو میلەتن لێرە ئیتر خراپ و چاک دێتە پێشکی کێ بەرزترە و کێ بەزمترە ئەلێرە یەکسەر تیۆرەکە دەبێتە چی لە تیۆرێکی سروشتیەوە بینە سروشتەکەی خۆی لە دەست دەدا دەبێتە تیۆرێکی مادی کە تایە زاڵیەتی حکم دەکات لەبەرەوە ئەو کێ وایە لەناو ئەو پرۆسا واتە لەناو پرۆسە بۆ ماوەیەکەی دروستبوونی نەتەوەدا لەناو ئەو ئەزانەدا کە بە شێوەیەکی سروشتی بەشداری لەم پرۆسەیە دەکەن ئەو خاصیەتە بۆ ماوەیانە خاصیەتە بۆ ماوەیەکەی نەتەوە دیاری دەکەن کە خاصیەتی هۆزە بەهێزەکانیان و چارەنووسیش لەناو ئەم ململانە سروشتێدا بۆ ئەوانەیە کە خاوەنی خاصیەتە سروشتیە بەهێزەکان لۆبۆن لەمەوە دەگاتەوە دەرەنجامەی کە گەلە ئەوروپیەکان لەو گەلانن کە خاوەنی خاصیەتی بۆ ماوەیی بەهێزن و گەلە ئەفریقیەکانیش خاوەنی خاصیەت گەلێکی بێهێز و توانای ئەوەیان نییە بیر بکەنەوە و وەک ئەوروپیەکان ژیارێکی مەزن دابێن ها لێرەوە یەکسەر دەبێتە شتێکی ڕەگەزی طبعا لە حاڵەتە سروشتەکە لا دەدا چونکە وتوانە حاڵەتە سروشتەکە ئاوایە وەکو نەریت خراپە و چاکە ناکەوێتە ناو نەریتەکانەوە دەکەوێتە ناو فرمانەکەەوە ئەوەی کە ئەم مشکلەیە حەل دەکات تەمەن تیۆرە عەقڵیەکەیە کە ئەحتیمال دەخاتە سەر فرمانەکە نەک سەر چۆنیەتی جێبەجێکردنی فرمانەکە یان مادەی جێبەجێکردنی فرمانەکە یا ئەو مادەی کە چۆنیەتیەکەی تیا بەرجەستە دەکەی بۆەوەی ئەوەی لێ دروستەی کە دروست